هۆکاری تری کێشەکان نەشر و ئەسرار الحیات الزەوجیە، نهێنی یەکتر بڵاو مەکەنەوە. براکەی من، عیبەکانی خێزانت لای برات، لای برادرت، لای باوکت، لای دایکت، لای کەس باز مەکە، عیبەکانی باز مەکە. و هەروە تۆش خوشتی بەڕێزم تازە شوت کردو بەو پیاوە، ئێستا کۆمەڵەشت دەبینی بەلاتەوە سەیرە، پەلەم مەکە لەوەی بچی ئەم هەواڵانە بگەینی بە دایکت، بە باوکت، بە برات، بە ڕەفیقەکانت. نامە ڕەفیقمە، ما برادەرمە، دۆستمە، سیقەم پێیەتی، متمانەم پێیەتی. متمانەی چیت پێ؟ تۆ نهێنی مێردەکەت لای ئەو باز دەکەیت. وا مەزانە کەس بۆ تۆ لە مێردەکەت دڵسۆزتر بێ و کەسیش لە ژنەکەت بۆ تۆ دڵسۆزتر بێت. بۆیە نهێنی یەکتر هەر کاتێک کە تۆ دەرت خست و کەشفت کرد، دڵنیا بە ژیانتان بەرەو خۆشی ناڕوە، بەرەو ناشادبوون دەڕوە. چکە کە پیاوەکەی تۆ بینێتەوە تۆ نهێنیەکانی ئەوت باز کردووە، لێت خۆش نابێت، تۆی لە پێشچاو دەکەوێت، قەدر و قیمەتت نامێنێ. کەواتە هۆکارێکی تێکچوونی شیرازەی خێزانی چییە؟ نهێنیەکان باز دەکەن لای ئەو بەو بیانوەی کە سیقەم پێیەتی، سیقەت بە کەس نەبێت. لای باوک و دایکت باسی مەکە تا نەگاتە لوتکە کە خۆتان نەتانتوانی چارەسەری کێشەتان بکەن، با باوک و دایکت کێشەکە نەزانن.